لە 22 ئەمە کە دەستکرا بە وەرگرتنی کەرەنتینی گەڕاوەکانی وڵاتی ئێران نزیکەی 285 کەس لە لامان کەرەنتین کرابوون 2 هەفتەمانەوە 14 ڕۆژمانەوە لە دواییدا هەمویان بە سەلامەتی و بە تەندروستیەکی باش بەڕێکران لە دوای ئەوەشەوە کە بڕیاری دەرکردنی قەدەغەی هاتوچۆ دەرکرا و خۆپاراستن دەست پێکرا ئێمە وەکو قەزای شەقڵاوە ئەتوانم بڵێم بە خۆشحاڵیەوە باشترین شوێن بووین لە پابندبوون بە ڕێنماییەکانی وەزارەتی ناوخۆ و تەندروستی ئەمڕۆ کە ئێوە ئەبینن هەندێک خەرەباڵغی بە شارەکەەوە لەوانەیە دیار بێ ئەوەش دەگەڕێتەوە بۆەوەی هەم معاشی خانەنشین و پێشمەرگە و دوێنێش کەم ئەندامان و وەزارەتی خوێندنی باڵا هەبووە و 3 ڕۆژیش بازاڕەکان داخرابوو لەبەرەوە ئێمە تاوەکو کاتژمێر 5 ئێوارە تۆزێک مەجالمان ناوە کە هاوڵاتیان بێن پێداویستی چەند ڕۆژێک بۆ خۆیان بەرنە ژوورەوە و لە کاتژمێر 6 ئێوارەوە ئیتر بە تەواوەتی قەدەغەی هاتوچۆی پیادە و ئۆتۆمبیل دووبارە جێبەجێ دەکرێتەوە کەسانەی ڕەزوباخیان هەبێت دەبێت نووسراوێکی پشتگیری یاخود ئێمە لە ڕێی لیستی ناویان لەلایەن بەڕێوبەرایەتی کشت و کاڵی شەقڵاوە کە باخدارن لیستی ناوەکانمان هەیە چێکی ئەەکەینەوە ئەگەر ناویان هەبێ هەفتەی ڕۆژێک یان ئەگەر ڕەزەکەیان زۆر گەورە بێ و پێویستی بێ هەفتەی 2 ڕۆژ ڕێگە پێدانی بۆ ئەەکەین کە سەردانی ڕەزەکەی بکە بە مەرجێک بە تەنیا بچێ